دیارینیەوە لێرە دەربچین و هەمومان بە حزرێکی دیکە بە ڕوحیەتێکی دیکە بە گەشتبینیەکی دیکە لێرەوە دەربچین و بتوانین چارەسەری گونجاویش لە هەموو ڕۆیەکان هەوڵی بۆ بدەین. لەمانەیە باز لەوە بکەین ئافرەتان زیاتر لە کەرتی تایبەت کار بکە. ئێمە هەمومان دەزانین بەهۆی قەیرانی دارایی و ئەو کێشە دارایی کە بەسەر هەرێمی کوردستان داهاتووە، ئەمە وای کردووە کە زیاتر ئافرەتان هەلی کارکردنیان نەبێتن و زەخت زیاتر لەسەر کەرتە گشتەکانە. بۆیە ئەمە هەوڵ دەدەین ئەم فشارە لەسەر کەرتی گشتی و حکوومەت نەمێنێتن، ئافرەتان بتوانن لە کەرتە تایبەتەکاندا کار بکەن. لە ڕۆژی جیهانی ئافرەتاندا سیمینارێکی پێشکەش کرد. لە 22 پێنجی 2018دا لە بنسڵاوە سیمینارێکی بۆ ژنان ئامادە کرد لەژێر ناونیشانی توندوتیژی گشتی ژناندا. لە 22 شەشی 2018دا ئەنجامدانی گەشتێک بۆ منداڵانی بێسەرپەرشتی خاوەنی نێوجوانانی هەولێر و ماڵی خەندا بۆ شاری یاری سمارتلاند. ئەو دۆخە کۆمەڵایەتی ئەو بیرکردنەوە کۆمەڵایەتی کە جاران هەبوو ئافرەت کە ئەگەر هەر کاریشی بکرایە زۆر ناچار بوونایە دەرامەتی خێزانیان کەم بووایە، کارێکی وهای دەکرد لە کەرتێکی حکومی وەکو مامۆستا دادەمەزرایە وەکو پزیشکێک لە گوندەکەی خۆی یاخود لە شارەکەی خۆی. بەڵام خۆشبەختانە ئەمانە هۆشیاری کۆمەڵگەیان بەرامبەر کارکردنی ئافرەت زیاتر کردووە. ئێستا وای لێ هات و ئافرەت نەک کار دەکا بەڵکو خۆی خاوەن کاریشە. 409 خولی پیشەی بۆ ئافرەتانی کوردستان بووە. ئەوانی دیکە 610 ئەسوەک بەهرەدارێک پشکدار بوومە دوێ ویستاڤۆڵە هونەریدا کو ئەڤ ویستاڤۆڵەیە تایبەتە بۆن کەسە بەبین کارین دەستی هەین ئۆن هەر بەهرەیەک هەبیتن بێتن دیارکەن بێت خەلکێک ببینیتن ئیت هاتین کاری خۆ پیشاندانکەن. کاری من ژێ شێوە کارم لەوحا چێتکەم تابلۆ چێتکەم gelek şwana jî elwant akrîlîk me bikar înayne û hindek jî qelem risasî ku wênên şexsî min durist kirîne. Ez bi vî berhemê xwe bejdar bûyim. Ev pêşangeha wekî hawkariyekê bû van gencavêt şolê karê destî dikin که حتی که چه نبوینه تشت خاله پیشان بدن. اف پیشانگی من ریخ خست کم بشین هاری کاریه که وان گنجابی که تشت خال ویری بشین بفروشن. ان شاء الله دیا بردوام جبید یعنی تهیبن بهندا چه مناسبات مهبن رمضان سر سالانه دیا بردوام بن اف جوره پیشانگی ها. خەریک گەنموەشان نووسین کاری کەشاوەرزی ئیسە کە پاییزە فەسڵی گەنموەشانمانە. ئەمە زەویانە زەوی دەی من ئەممە حەوەتەیشە پێزن زەوی بانتەپۆڵک بانتەپۆڵک زەوی یانێ شێخە کوێرەیە. دووسێنەوە دەستگامان هەیە کە بۆ گەنموەشانن. بۆ زەویەکە بورە بێ بە گاسنی استفادەی لێ یەکەین. بۆ زەویەکان تری زۆربەی خاگوەرز و کە پیان ێژین پەنجە خازی کە بۆ گەنموەشان وشتەی ئیسفادەی لێ یەکەین لە فەسڵی پاییزە. بەڕاستی ئیمساڵ گەنممان کەمترەوە شێ بەخاتەوە گشتی کردێسی بەمێ و گەنممان کەمترێ. ئێستا حەدەیمە هەر بە جۆرێ نەماوە فەرەتەکە شتێ بێ ئەکە بەها لە بەراوە. دەیمەکانمان کەمەوە بوونەوە گشتی کردیانە بەمێ و شتێ.